بەڵێ کاکەوار بەڵێ جام کاچ خۆم پێم گوت بەنای من ئەشای مەدێ هاتی دووەکان نەزیکە جوجو بانگی بکە جوجو وەرە 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 بانگی بکەی گوڵی من جوجو وەرە جوجو جوجو سارا بۆ خاتری خواوە لێرە چی دەکەی تۆ؟ سارا غەریبیم دەکردی من غەریبی تۆ ناکەم لە کۆڵمەوە ئێستا مێردەکەم دێ دەتبینێ مێردەکەم لێرەیە ئاگام لێ لەولایە تاقیبم دەکردن دەزانم نایەتەوە جارێ تاقیبیشمان دەکەی ئاخە خێرە بۆ وازم لێ ناهێنی تاکەی لە کۆڵم نابیەوە سارا ئەمن هەموو شتێکم تاقی کردەوە ناتوانم خۆشەویستی تو لە درم دەربینم نامەوێ خۆشت بێن بۆ خاتری خوا ژیانم تێک مەدە تووشی موشکلە مەکەوە هات بڕۆ سارا هەر لۆ منی سارا باشە برا باش قسەی دەکەینەوە باش خوارد لەگەڵ سارا سەلامەتی هیچ نییە خۆی شتێک نەبووە نا هەر تۆزێک سرم لە گێژەوە دێ بچینە دکتۆر هەر لە لای کلارابم چاک سارا ئەجان ئەگەر دڵی سێ دکتۆر نا هیچ نییە بەس دڵنیایی تۆزێک پیاسە بکەین بە کلارا با بڕۆینەوە ماڵێ زوو بڕۆینەوە دڵنیای باشی